دەڵێیت لەباری ناوزڕاندن و شکاندنی شکۆی پێشمەرگە بە مەبەستی بانگەشەی هەڵبژاردن و مزایدەی سیاسی. من وەکو هاوڵاتیەک پێشمەرگە نیم، بەس ئەوەی ئەو کەسانێک کە شکۆی پێشمەرگە دەستێنن پێشمەرگە نین، خۆفرۆشن. پێشمەرگە بە ڕەمز و شانی خۆی کوردستانی پاراستووە لە دژبنانی کوردستان. خۆیان ڕەمز و سمبولی ئەو وڵاتەینە، ئەو نیشتیمانەینە. ئێمەش دەبی دایم پشتگیریان بکەین، دایم هاوکاریان بین بە پێی توانای خۆمان، نەک بێن خاڵە لاوازەکانیان باز بکەین. ئێمە دەبی بزانین چۆن ئەوان و خۆشمان و نیشتیمانەکەی خۆشمان بەسەر دێخین، چۆن ڕکابەری دوژمنەکانمانیان پێ دەکەین. ئێمە هەمومان کوردین، هەمومان نەوە ڕۆڵەی یەک نیشتیمان و یەک دایکین، هەمومان کوردین، بژی کورد، بژی کوردستان. هەر پێشمەرگە بوو شکۆی ئەم میلەتەی پاراست، شەرەف و کەرامەتی ئەم میلەتەی لە دەست گەورەترین دوژمن کە داعش بوو پاراستی. بەڵام سەیرێک لە کەسانێک کە لە ڕوود دێ لەسەر شاشەیەکی میلەتەکەت دابنیشی ڕەخنە لە پێشمەرگە بگری کە پێشمەرگە بەبێ مەعاش بەبێ هیچ امتیازێکی نەبوو، سنگی خۆی نابوو بە لەی دوژمنێک کە نەیەکێتی نە پارتی نەناسیوە، تەنها توێتی ئەمە کوردە هەمومان بە دوژمن حساب کراوی. بەڵام ئێستا کەسانێک بێن گروپێک لە ناو چەند لایەنێک کات بێن بۆ شکاندنی میلەتەکەت بێت سەیری ئەو بکا کە چۆن دەنگ بەدەست بێنە، ئیتر بیری لای شکۆی میلەتەکەت نەبێتەوە، بە تایبەتی بۆ پیرۆستترین لایەنی ئەم میلەتەکە پێشمەرگەیە. ئەگەر پێشمەرگە نەبوایە تۆ لە ناتوانیت لە ناو ماڵەکەی خۆت دابشیت. من وەک گەنجێک سوکایەتیکردم بە پێشمەرگە ڕەت دەکەمەوە، چونکە پێم وایە پێشمەرگە پارێزەری خاک و وڵاتە وەک سمبلێکی نەتەوەی کورد دایمەن هەبوو، هەر دەمێنێتەوە. سوکایەتی پێکردنی کارێکی زۆر نەشیاوە.